بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى فجعله غثاء أحوى تسبيحات استايشي پروردگاري برزو بلندو پایدارت بکا او ذاتي هم شتێکی دروست کردووە بە جوانی و ڕێک و پێک و تێر و تەواوی کردووە ئەو ذاتەی کە نەخشەی کێشاوە بۆ هەموو شتێک و جاڕێنمویی کردووە ئەوەی کە گژ و جای لە وەرگا دەرهێناوە بەڵام دوای ماوەیەک دەیکاتە پوش و پەڵاشێکی زەرد و وشک و ڕەش هەڵگەڕاو سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى أي محمد ئێمە قورئانت لە ڕێگەی جبرەئیلەوە بەسەردا دەخوێنینەوە ئیتر هەرگیز بیرت ناچێت مەگەر شتێک ویستی خودای لەسەر بێت چونکە بەڕاستی خوددا ئاگادارە بەو شتانەی کە ئاشکرا و دیارن یاخود شاراون ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى سيذكر من يخشى ويتجنبها الأشقى الذي يصلى النار الكبرى کەواتە تۆ ئیتر لەسەر یاد خستنەوە و یاداوەری ئەو کەسانە بەردەوام بە کە سوودیان وەرگرتووە و ئامادەن زیاتر تێبگەن بێگومان ئەو کەسەی کاترسی خودای لە دڵدا بێت یاداوەری وەردەگرێت خراپترین کەس خۆی لێ دوور دەگرێت ئەوە دەچێتە ناو ئاگرە گەورەکەوە و دەسوتێت تیایدا ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى لەوە دوا نە ئەوەیە بمرێت و ڕزگاری ببێت نە ئەوەشە کە ژیانێکی ئاسایی بەسەر بەرێت بێگومان ئەو کەسە سەرفرازە کە دەرونی خۆی پاک ڕاگرتووە و ناوی پەروەردگاری دەبات و نوێژی بۆ دەکات و کوڕنووش و سوژدەی بۆ بردووە بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى کەچی ئێوە ڕێبازی ڕزگاری ناگرنە بەر و بەڵکو زیاتر ژیانی دنیاتان مەبەستە لە کاتێکدا قیامەت و بەدەستهێنانی بەهەشت چاکترە و بەردەوامیشە هەر بەراورد ناکرێت لەگەڵ تەمەنی کورتی دنیادا إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى بێگومان ئەم یاد خستنەوانە لە پەڕاوە دێرینەکانیشدا باس کراوە لەوانە کتێبە پیرۆزەکانی ئیبراهیم و موسا